ئەوەنە کێمە توانیمان ئیشمان کرد بەڵامی تر ئەوە بوو لەبەر بوونی مادەی بنزینەکە و زوو سووتانی بەڕاستی ئینفجارێکی زۆر گەورەی کرد و بەسەرمان ناتەقیەوە کە ئێمە لە تەنچەکان و تقریبان لە پێشی تەنچەکانە من نزیکی 50 بۆ 70 مەتر نزیک بووینە تەنچەکانەوە تەمان ئەمە دووسێ تەقینەوە بوو من تەقینەوەی یەکەم ئایتر کە گەشتین تەقینەوەی یەکەم ئێمە سووتاین و بە ئیسعاق گوازێنەوە بە خسخانە تەقینەوەی دووسێ تەقینەوەی تر بوو لە هەر تەقینەوەیەکە مەجموعەیەک سووتاوەتەیە قەزا و قەدەری خوای گەورە بوو شتێکی ئاوا ڕوویا و یعنی ئەوە بۆ ئێمە برینار بووین و لەخوای گەورە بەزیادە ئەو کاتەی هەمووان لە ئاگرەکەی شەوی ڕابردوو ڕایان دەکرد لە ترسی ئاگر و بڵێسەی ئەو ئاگرە زۆرە کارمەندانی بەگیری شارستانی قۆڵیان لی هەڵماڵی بوو ئەچوون بەرەو ڕووی ئاگرەکە و شەڕیان لەگەڵ دەکرد بەداخەوە چەند کەسێک بریندار بوون لە نێویاندا ئەفسەر و کارمەندانی بەگیری شارستانیش لە ماڵی عەقید دانام ئەمڕۆ بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی و ژمارەیەک لە ئەفسەران سەردانیان کردو کێشێک لە بریندارەکان جەناوی عەقید سڵاو لێ بێم کاتەوە باش کەفارەتێ بێ تەندروستی چۆنە لەخوای گەورە بەزیابێ باشم الحەمدولیلا و شوور چی ڕوویە لەوێ چی بوو ئێمە لە دوورەوە ئەیبینین ئێوە لە ناویا بوون بانە ماگرە هەبوو نزیکی ساعیان زەمانە کە ئاگە دەرکرێنەوە بوونی ئاگر خەفەر بووم شو من ئێتە تیمان دەرکرد سێ چوار تیمان بۆ نارد دوو تیم گەشتە ئەوێ پێش من کە من گەشتمەوێ دوو تیمی لێ بوو دوای دوو تیمی تریژە لە ئەسنای کە من لێوە جودم هەبوو ئیتر ئیشمان تەوزیعکە بەڕاستی و دوو تیمی کە پێشتر گەشت بوون ئیشان کرد بوو سۆندایان کردوانێ خەریکی ئاگرکوژانەوە بوون هەنی سارکردنەوە بکەن بەگەشتنی من دوو تیمم سەحب کردە دەرەوانەوە دوو جل لە ناوەوە ویسمان ساکردنەوەی بەردەوام بکەین ئیشەکە بە تەنزیم و ئەکادیمی جێبەجێ بکەین بەڵامی تر لە ئەسنای ئەوە چونکە مادەی سوتەمەنەکە بنزین بوو هەڵچوونێکی زۆری هەبوو اشتعالی یعنی گەورەی دروست کرد و ئینفجارێکی زۆر گەورەی کرد فریان نەکەوتین یعنی ئیشی خۆمان کرد وەکو ئیشکردن لەسەرەتا ما چونکە هەمووی تەنچەکان بەیەکەوە جوود بوو مەسافەی نەبوو ئاگریش دروست بوو و سوتەمەنەکەش بنزین بوو یعنی شتەکان هەمووی بەیەکە کۆبووانە سەریع بوو شەکە زۆر سەریع بوو ئەوەنە کە ئێمە توانیمان ئیشمان کرد بەڵامی تر ئەوە بوو لەبەر بوونی مادەی بنزینەکە و زوو سووتانی بەڕاستی ئینفجارێکی زۆر گەورەی کرد و بەسەرمان ناتەقیەوە کە ئێمە لە تەنچەکان و تقریبان لە پێشی تەنچەکانە من نزیکی 50 بۆ 70 مەتر نزیک بووینە تەنچەکانەوە ئێمە کردای سارکردنەوەمان نەکرد لەو کاتەیە ئیتر ئینفجاری کرد و بەدەستێکی زۆر گەورەی ئاگر دروست بوو بەسە کارمەندانی دیفاع مەدەنی هاتە خوارەوە بڵێ باشە ئەمە یەکەم جارتە ڕوبەڕووی حاڵەتێکی دەم شێوە بیتەوە نەخێر من نزیکەی 5 ساڵە ئەفسەری دیفاع مەدەنیم هەر لە منتیقەی ئەو تانجەر و ئەمبەر و ئەوبەری ئەوێ و مەسواکانی ئاربەتوانە ئاگری زۆرمانە بابەتە هەبوو ئاگر زۆر ڕوویا و چوشین و مەعالەجەشمان کردو بەڵام تر قەزا و قەدەری خوای گەورە بوو ئەمە زۆر ئیشەکە زۆر سەریع بوو زۆر یعنی بەڕاستی دەسوبرد نازم فریان نەکەوە ئیشمان کرد وەکو ئیشکردن ئیشی خۆمان کرد بەڵام قەزا و قەدەری خوای گەورە بوو شتێکی ئاوا ڕوویا و یعنی ئەوە بوو ئێمە برینار بووین و لەخوای گەورە بەزیادە باش من پرسیارە بکەم ئێمە ئاگری پشکۆلی ئێمە ناکەین و نارین دەستی بۆ بەرین ئەوە چۆنە چ مەگەژەوەیە وڵای تر کارمەندی دیفاع مەدەنی بەڕاستی سنگەنێ بە ئاگرە و پێشمەرگاسە یعنی ڕوحەتی وایە دۆخی تەندروستی چۆنە ئێستا چۆش و سوتاوە من بەڕاستی پشتە سەرم هەمووی سوتاوە پشتە سەرم ئەم جوابانم سوتاوە ئەم قۆڵم ئاوا سوتاوە بە ناوە بخوارەوە دەسم ئەم دی سوتاوە قاتشم سوتاوە تر ئەم لای ڕاستم زیاتر سوتاوە ئەو کارمەندانی دیکەشکە دەگەڵتاوم بە هەمان شێوە سووتان ئەوانیش باڵێ ئەو کارمەندانی تر لەگەڵ مابوون بەڵێ ئەوەی کە سایقی ئەگرکوژێنەوەکە بۆ ئەویش سوتاوە وەکو من کارمەندێکی تریشم هەر سوتا تەنگە نەفەس بوو طبعا ئەمە دووسێ تەقینەوە بوو من تەقینەوەی یەکەم ئایتر کە گەشتین تەقینەوەی یەکەم ئێمە سووتاین و بە ئیسعاق گوازێنەوە بە خسخانە تەقینەوەی دووسێ تەقینەوەی تر بوو لە هەر تەقینەوەیەکە مەجموعەیەک سوتاوەتەیە بەڕاستی ئەوەی کە من ئاگام لێ بوو تقریبا لەگەڵ خۆمە چوار کارمەند سوتا ئازارە نییەسە دەخوا بەزانێ باشە هەمە بەڵام کەمە الحەمدولیلا بە هیوای سەلامەتی لەش ساغی سەربەرزیم پێتان خۆ لەشتان ساغی جەنابی ئەمیداری جەنابی ئەمید کاتێ کارمەندان هابینیت بۆ دڵسۆزیەوە موچیان دواکەوێت چۆن ئەتوانن بچنە ناو ئاگرەوە قوربان جانجێگی شانازی ئێمە کاک عەقیدانە یەکێک بوو لە یەکەمین کەسەکانی گەیشتە سەر ڕووداوەکە پەیوەندی پێوە کردم لە کاتی تەقینەوەکەیە ئیتر وەکو خۆتانی بینن دڵسۆزی و قارەمانێتی و چاونەترسیانە بینن لەگەڵ کاکدانەیە چوار کەسی کەشمان برینار بۆ ئێمە سەردانی هەمویانمان کردووە وەکو وەزارەتی ناوخۆک و بەڕێوەبەرەتی گشتی بەگری شارستانی چیان بۆکەن
هەوڵی تەواو ئەین بۆی مستحقاتەکانی خۆیان وەرگرن دەڕووی برینداربوونەوە ڕۆژتانەیە. دەشتان ساغ بێ زۆر سپاس بۆ ئێوە. من جەنابی مقدم ئارام عەلی کە تاکە وتەبێژە لە شاری سلێمانیە کە بەردەوامی بەڕەشیۆی بینین قەت بە کەشخەتی نایبینین ئەمە سڵتەی کردووە. وەزعتان چۆن بوو؟ دۆخ چۆنە؟ ڕووداوەکەتان بینی خۆتان دۆخەژەوەی بەداخەوە ئەم برازیزانەمان زەرێک بەرجەستیان کەوتووە زەرێ بەرجەستی هەمومان کەوتووە. ئێمە هیوای سەلامەتی و زوو چاکبوونیان بۆ خوازیین. ئەوەی کە هەیە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین پابند بن بە جێبەجێکردنی ڕێنماییەکان هەم خۆیان هەم کارمەندان ئەفسەران و کارمەندانی بەرگری سەلامەتی شارستانی با سەلامەت پارێزراو بن. دۆستپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ. جەنابی ئەمیداری من تەنها ویستمەوە و لێ پرسم ئێوە بڕیارێکتان داوە کە داوەتان کردووە کە ئەو شوێنانە لا بگوازرێتەوە بڵێ داوامان کرد سەدراوە لە بەڵێ ئیشیشی لەسەرەکەین واتە لە مدووان ناتانێت ئەو شتانە ئەو نزیک شوێنانە لەوێ نابن ئەو ساحانە لەوێ نابن. یەک بابەتی تر هەیە بۆ ڕاستکردنەوە دوێنێ هەواڵێک بڵاو بۆ کەوتیان خانێکی ئەسب سوتاوە من ڕاست بۆم بابەتە ئاگامان لێ نییە ئەگەرتان نەخێر نەمان بیستوە. دۆستپاس بۆ سەرچاو بەڵێ ئەمە ئەوەی کە جۆبیستی بوونەوە تایبەتە بە دۆخی یەشێک لەو ئەفسەرانی کە بەهۆی ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی شەوی ڕابردوو لە ناوچەی تانجەرۆ بریندار بووە و لەگەڵ چەند کارمەندێکی دیکەدا کە لێسەدا چارەسەری پێویستیان وەرگرتووە هاتوونەتەوە بۆ ماڵەوە و لەژێر چارەسەردا.